ناکۆچی لایەنەکان ڕاکانجبووری لە کورسیەکەی دەهێڵێتەوە. نزیکەی 5 مانگ بەسەر هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا تێپەڕیوە و بەپێی زانیاریەکانی تیواریش سەرجەم پێشنیاز و پڕۆژەکان بۆ یەکلایکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک شکستیان هێناوە و لایەنەکانی کەرکووک کە براوە و خاوەنی کورسی ئەنجومەنی پارێزگاکان تا ئێستا لەسەر پێکهێنانی حکوومەتی خۆجیی پارێزگاکە ڕێک نەکەوتون. بەپێی قسەی چەند سەرچاوەیەکی سیاسی باڵا لە بەغدا کە بۆ تیوار دواون دوای تەوابوونی مۆڵەتەکەی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراقیش هیچ شتێکی نوێ نییە بۆ ڕێکەوتنی لایەنەکان لەسەر دانانی پارێزگاری کەرکووک. هاوکات هەریەکە لە وڵاتانی ئێران و تورکیاش بەجیا دەستوەردان لە دۆسیەکە دەکەن و کاریگەریان لەسەر جوڵە و نزیک بوونەوەی دانوسانەکان بۆ هەڵبژاردنی حکوومەتی خۆجیی پارێزگاکە هەیە. تیوار پێشتر ئاشکرای کرد کە سوودانی مۆڵەتی دابووە لایەنەکان ئەگەر ڕێک نەکەوتن کەسێک بۆ سەرپەرشتی پارێزگاکە دیاری دەکات کە بەپێی زانیاریەکان وەزیری ناوخۆی عێراق بۆ ئەو کارە ڕاست پێردرا بوو. بەڵام لایەنە سونەکان داوایان کردووە ڕاکانجبووری لە پۆستەکەیدا بمێنێتەوە و سوودانیش نەرمی نواندووە بۆ داواکاری سونەکان. هەر بەپێی زانیاریەکان پێشنیازی 2 ساڵ بە 2 ساڵ واتە 2 ساڵ پارێزگار بۆ عەرەب و 2 ساڵ بۆ کورد لە ئارادا بوو کە ئێران و شیعەکان پشگیری ئەم پرۆژەیان دەکرد. بەڵام ئەم پێشنیازەش سەری نەگرت. ئەوەش بۆی ناڕەزایی پارتی و تورکمانەکان و تورکیاوە بووە. هاوکات پێشنیازی 18 مانگی پارێزگار بۆ هەر پێگاتەیەک بە هەمان شێوە شکستی هێناوە کە ئەمەیان تورکمانەکان و پارتی و تورکیا پشگیریان دەکرد. بەڵام لە بەرامبەردا وەک پێشنیازی 2 ساڵ بە 2 ساڵ ئەو پێشنیازەش لەلایەن ئێران و شیعەکانەوە ڕەتکرایەوە. هەر بۆیە هەموو ئاماژە و زانیاریەکان بەو ئاڕاستەیەدان کە سوودانی بۆ هێشتنەوەی دۆخەکە وەک خۆی ڕاکانجبووری لە پۆستەکەی خۆیدا بە وەکالەت بهێڵێتەوە. بەم جۆرەش ناکۆچی و شکستی دانوسانەکان بوونەتە خێر بۆ ڕاکانجبووری کە ماوەی 7 ساڵە لەسەر کورسی پارێزگاری کەرکووک دانیشت.